یاسا و لە ڕێگای پەرلەمانەوە مافی ئەم پێکهاتە و ئاینزا جیاوازانە جێکراوەتەوە پێکەوەژیانێکی ئاشتیانەی تەواو لە هەرێمی کوردستان لە هەموو شارەکان و بە دیاریکراویژە ناو سلەیمانیدا پەیڕەوکراون. پێکهاتەکان و ئاینزا جیاوازەکان چۆن دەتوانن ئەم پێکەوەژیانە ئاشتیانە بەرجەسە بکەن، خۆیان هۆکارە بن یاخود نەخێر ئەو یاسا و ڕێسا ئاینی و هەروەها کۆمەڵایەتی و تا ڕادەیەک یاسایەکانە کە ئەم پەیوەندیە ڕێگەخا لە نێوانیاندا. حکوومەت هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوو چی کردو بۆ ئەم بابەتە لایەنە پەیوەندیدارەکان تا چەند بەرپرسن لە ڕێخستنەوەی پێکەوەژیانێکی تەواو هاوسەنگ لە نێوان سەرجەم پێکاتەوە ئاینزاکان. لە ڕووی سیاسیەوە بۆ ئەم بابەتە چی کراوە، چونکە هەمومانەزانین لە ساڵانی ڕابردوو گرفتی گەورە هەبوو بۆ ئەم بابەتە لە هەرێمی کوردستاندا، بەڵام خۆشبەختانە تا ڕادەیەک لە هەندێک لە جوڵە سیاسیەکاندا مافی هەندێک لە پێکهاتە و ئاینزا جیاوازەکان لە هەرێمی کوردستان بە پێی یاسا ڕێکخرایەوە و مافی خۆیان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە هاوسەنگی دابەشکرایەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەریەک لە میوانە بەڕێزەکانم کە لە بەشی یەکەمی بەرنامەکەدا لەگەڵ بەڕێز عەدنان عوسمان سەرۆکی ڕێکخراوی ڤیژن گفتوگۆکەم بە خێر بی کاگادانژە خۆشحاڵی نزیکەوە بینین. هەروەها لە بەشی دووهەم کە درێژە دەم بە گفتوگۆکەم لەگەڵ خاتو ئاوت حسامەدین تەیب نوێنەری زەردەشتیانی کوردستان و عێراق کە دوایەوەی لەگەڵ کاگادان گفتوگۆکەم بە کۆتاگە لە دوای ناوبڕێک لەگەڵ جەنابیشیان بەردەوامە بی. سەرەتا دێمە لای کاگادان. کاگادان هەدەفتان چی بوو لە ڕێخستنی ئەم پانێڵە لە ئێستادا لە شاری سلەیمانی بە دیاریکراوی خۆ، ینی بابەتی پێکەوەژیانی ئاشتیانی نێوان پێکاتەکان لە هەرێمی کوردستان تازە نییە، ئێوە بۆ لە ئێستادا کار لەسەر ئەم بابەتەکە؟ وڵا جا کورد ئەڵێ نەچوە بچێت، ینی با هەر کاتێک دەستی پێ بکەیت کاتێکی گرنگە بۆ ئیشکردن لەسەر ئەو پرسانەی کە گرنگن، پرسی پێکاتەکان و حوزوریان و ئامادەیان و کێشەکانیان و چارەسەرکردنی کێشەکانیان بابەتێکی گرنگە، بابەتێکی زۆر ئەهمیەتدارە، چونکە پێوەستە بە ئەوەی کە پێوترێت سلمی اجتماعی ئاشتی کۆمەڵایەتی نێو کۆمەلگا. بۆ لە ئێستادا ڕاستی ئێمە زۆرتر بەدوای ئەوەین کە توێژنەوەیەکی گەورە لەسەر ئەم پرسە بکەین، ینی لێکۆڵینەوەیەکی ورد لەسەر ئەم مۆزوع بکەین لەسەر با بڵێن ئێسای پێکهاتەکان یا کەمایەتیەکان کە لە کوردستاندا هەن ئامادەییان، حوزوریان، نوێنەرایەتیان، کێشە قانونیەکانیان، کێشە دەستوریەکانیان، کێشە کەلتوریەکانیان تا ئاسیەکە توانێت قسەی لەسەر بکەین. ئەمانە هەموو پرسی گرنگن کە ئەکرێت، بەڵام پێش بۆ ئەوی توێژنەوەیەکی ورد بێت و ڕاستپاردەی تیابێ بۆ لایەنی پەیوەندیدار کە حکوومەت و پەرلەمان وەمانەیە، پێویست بەوە کا پێشتر کۆمەڵێک سیمینار و دیدار و گفتوگۆ و ینی باڵێن فۆکس گروپەوانە بکرێت لەگەڵ لایەنە معنیەکانی ئەوەدا. بۆیە بە باشمان زانی لە سلێمانی دەست پێ بکەین، لەبەرەوەی لە ڕاستیدا پێکهاتەیەکی گرنگ لە سلێمانی ساڵانێکی درۆ درێژە، تقریبا توانم بڵێم لەگەڵ مێژووی سلێمانی دەستی پێی کردووە. ئەم پێکهاتەیە ڕۆڵی هەبووە، نەقشی هەبووە، حوزوری هەبووە و کاراکتەری گرنگیان هەبووە لە مێژووینە. ئەمڕۆ برادران لەوانەیە جناب تشکێت لێ بێت کە تیشکیان خستە سەر کۆمەڵێک لەو کەسایەتیانە کە لە ڕووی کللتوریەوە، لە ڕووی ئەدەبیەوە، لە ڕووی هونەریەوە، لە ڕووی لە ڕووی سیاسی و بازرگانیەوە، ینی لە سەردەمانە کۆنەکانەوە ئەمانە لە پێکهاتەی سلێمانی و ناوچەکە حوزوریان هەبووە، بەڵام کەمتر باس کراون، یان لەبەرەوەی پێکێشە بوونە کەمتر تیشکراوەتە سەریان. ئێمە پێمان خۆشەکە ئینشاڵڵا هەمووی بێکێشە بێ، بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە بێکێشەیە یان لەوانەیە کێشەکان زەق نەکرێنەوە، یان پیان وابێ شایانی ئەوە نییە، چونکە پێکەوەژیانەکە زۆر گەورەتر و تایتڵە گەورەکە پێکەوەژیانە و ڕێزگرتنەوەوانەیە، بۆیە ئەوە نەکراوێ. بەڵام ئەمە ناکاتەوەی کە تۆ گویان لێ نەگری قسە لەسەر وردەکاریەکانی ژیانیان، لەسەر کۆمەڵی معانات کە لەوانەیە هەیان بێت، ڕۆژانە هەیان بێت و تراکمی کرد بێت و کەڵەکەی کرد بێت و ئەمانە نیەتە ئەسلەکەی ئێمە لە ڕاستیدا لەم دیدارە ئەوە بوو لەوە سەرچاوی گرتووە. باشە کەواتە ئێوە ینی درکتان بۆ کردووە کە لە هەرێمی کوردستان پێکەوەژیانی ئاشتیانە تا ڕادەیەک ینی بەرقەرار بۆ لە ڕابردووە. ئەو پێکاتانەشی کە ئێوە ئەمڕۆ لە پانێڵەکەی ئاشتی و پێکەوەژیان ینی هەموویتان بانگێش کردبوو، لەوێ حەزوریان هەبوو، دیارە پێشتر لەگەڵ ئەمانە ئێوە پەیوەندیتان هەبوو و ڕاوبیر و بۆچوونیەمان وەرگرتووە، بۆیە لە سلەیمانی و دەستان پێ کردو و پانێڵەکەش لەسەر ئەساسی ئەو بابەتە بووە.
ئێوە درکتان بەوە کردووە کە یعنی نەنگیەک هەیە لە مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان کە پێویستە ئەمە ڕاست بکرێتەوە یاخود نەخێر هۆکارگەلێکی دیکەش هەیە بۆ بابەتەکان ئەزانی ئەوەی کە جناب باس کرد فعلا دقیقاً ئاوهەیە کە ئێمە لە ئەنجامی گفتوگۆیەک گەیشتنە ئەو مۆزوعانە بەڵام ڕاستەکەی ینی تۆ تا گوێ لە خۆیان نەگریت لە وردەکاریەکانی خۆیان نەگریت نازانی ئاستی معاناتەکە چۆن لە ڕۆژانە و معاناتە لە چیا ڕنگدانەوەی هەیەەوە ئەوەی لەسەرکرێت ینی ئەوە نییە کە ئێمە هەستمان کردووە کە غوبنێکی گەورە یا زوڵمێکی گەورە لەسەر پێکاتێک خۆشببختانە و خوجنات باسکرد پێکاتەکان لە کوردستانە زۆریان هەیە ڕۆڵیان هەبووە بەردەوام لە کابینەکانی جا ئەگەر ینی جددی بێت یا هەر بۆ شکل و بڵێ وەزیریان بوونیان گرنگ بووە ڕاستەکەی فعلن وایە ئێستا کەچکە یاساک گۆڕانکاری بەسەر هاتووە تقریبا هەستەکەی بۆ منە تورکمانەکانی هەموو کوردستان نوێنەریان هەیە مەسیحەکانی هەموو کوردستان جاران ناوچەیەکی دیاری کراوە بۆ ئەوانە بڵێ زانی چونە ینی بۆ کۆمەلگایەکی تەندروست کۆمەلگایەکی سەلیم کۆمەلگایە کە قسە لەسەر دیموکراسیەت مافی مرۆڤ پێکەوە ژیان وانەکە زۆر گرنگە کە گوێ لە یاری با بڵێن ترپەی دڵی پێکاتەکانی ئەو کۆمەلگایە بکات قسەیان بۆ چوونیان خۆ بوون من هەر مۆزوعی پێکاتەکانی پێکاتە بچووکەکانی یان با بڵێن ئەوەی پێوترێت کەمایەتەکان نییە ینی تۆ لە نێو پێکاتە گەورەکەش بۆ منە کە کووردە مسلمانە دنیایەک تیاراتی جیاواز هەیە هەندێکیان هەست بە غوبنەکەن هەندێکیان هەست بەوەکەن کە فشاریان لەسرە هەندێکیان هەست بەوەکەن کە لەوانەیە دەسڵات موالاتی لایەنێکە کات دژ بە لایەنێکی ترۆوانە لە نێو ئەوەشە هەیە ینی ئەو لایەنشتان بە هەند وەرگتووە تۆڵام خۆی بەڕاستی خەڵکی زۆر بە هەندی وەرگ ئەزانی کاک هاوڕێ قسەکە لەسەر چیە لەسەر کەلتورە لەوانەیە ئێستا ئەمڕۆ باسییان کرد ئاواتخانیش لێ بوو لەوانەیە دوای باسیکە یاسا هەیە بۆ نمونە کۆمەڵی یاسا هەیە نوێنەر هەیە وەزیر هەبووە ئەمانە هەبوو بەڵام چەند توانوێتی بەرجەستەی هەموو ئەو داخوازیانە بکاتەوە ئەم مۆزوعات لە بەرەوەی کێشە ئەسڵەکە کەلتورە ینی لە کوردستاندا خۆشببختانە ساڵانێکی دوور و درێژە کەلتورێکی زۆر باشی پێکەوە ژیان و کارکردن لەگەڵ یەکا و ڕێزگرتن لە یەکوانە هەیە ئەم کەلتورە ئەبێ برەی پێ بدەیت ینی مۆزوعی داعش بۆ نمونە داعش بەو عقلیەتە کە ڕەتەڵخۆ هەر بۆ کەمایەتەکان نەبوو بۆ مسلمانەکانی تریش بۆ خەڵکانی تریش بوو ئەمە هەزەیەکی گەورە بوو ینی ئەزانی زلزالێکی گەورە بوو ناو کۆمەلگای کوردیە کۆمەلگای مسلمانە پێویست بەوەیە کە تۆ کەلتوری پێکەوە ژیان ڕێزگرتن لە یەکتر ڕێزگرتن لە جیاوازیەکان ڕێزگرتن لەوەی کە ئەو خۆی چۆن بڕیار لەسەر عقیدەی خۆیەدات کە ئەمە لە دەستوری عێراق دانی پێنراوە لە هەموو یاساکانی ترە دانی پێ عقیدە جۆرێک لە ئازادی بۆ عقیدەوانە هەیە ئەمە چۆن تەرجمە ئەکرێت و چۆن کاری لەسەر کرێت ئەسلی مۆزوعەکە لەوەیە کە تۆ کار لەسەر ئەم کەلتورە بکەیەوە کەلتوری پێکەوە ژیان بەهێز و بەقوت بکەیت کە خۆشببختانە لە کوردستانە زۆر بەهێزە قوڵایەکی هەیە ینی بابل قوڵای حتا ئەتوانم بڵم قوڵایەکی دینیشی هەیە لە ئەجاجا لە کاگەحمەی شێخەوە بیگرێ لە شێخانی نەقشبەندیەوە بیگرێ لە لایەنەکانی ترەوە بیگرێ لە بادینان و ئەوانەوە بیگرە ینی ئەمە هەمووی هاتووە ئەبێ سسمار بکرێت ئەمە شتێکی زۆر زۆر گەورە وانێسە بۆ نمونە ئێمە لە مۆزوعی مەسیحەکان کریستیەکانی سلێمانیە تێکیشتین کە بەڕاستی لە سلێمانیا نمونەیەکی زۆر جوانی پێکەوە ژیان و ئەوانە هەیە ینی تێکەڵیەک هەیە ینی خۆ ئەیانتوانی جاران لە گەڕێکێکا کۆ ببنەوە بەڵام تێکەڵ بە هەموو سلێمانی وەکو زمان وەکو کەلتور وەکو عادات وەکو تەقالید وەکو بەشداریکردن لە خۆشی و ناخۆشیەکان و ئەوانە طبعاً خۆ پاراستنی جیاوازیەکانی خۆیان و کەلتوری خۆیان و عاداتی خۆیان گرنگە بۆ هەموو پێکاتەیە گرنگە بیپارێزیە بەڵام لە هەمان کاتیشدا تێکەڵبوونیان بە کەلتورە گشتەکەی کە کوردیەکە مەبەستم توانەوە نییە چکە من دژ بە توانەوەی ئەوانم بەڵام ئەمە ئاماژەیەکی گەورەیە کە قوڵایەکی گەوری هەبوو پێکەوە ژیان لێرە ئەبێ ئەمە قوڵتریکەینەوە بەهێزتریکەین و وەکو ئەوترێت لە چوارچەوەیەکی یاسایی بەهێزترە یاسامان هەیە بەهێزتر بکرێت بە قووەتر بکرێت بۆ ئەمە تەنها طبعاً قسەکەم لەسەر مەسیحی نییە تەنها هەموو پێکاتەکانی تر کەمایەتەکانی تر تۆ دەبێ ئازادی تەواوی ممارەسەکردنی عەقیدە و قەناعەتەکانی خۆیان پێ بدرێت و بە هاوڵاتی پلەیەک سیر بکرێن وەکو هەر هاوڵاتیەکی تر بەبێ گوێدانە ئەوەی کە مەزەبەکەی چییە عەقیدەکەی چییە ئایدۆلۆژیەکەی چییە پێ دوایە هەرێمی کوردستان ئەمە چکە جەناب دامەژەت پێدا لە ڕێی کلتورەوە ینی ئەمە کللتورێکی جوان بۆ لە نێو کللتوری کوردەواریە کە بەڕاستی پێکەوە ژیان و بە دەنگەوە هاتن لە نێوان سەررجەم پێکاتە و ئاینزا جیاوازەکان چکێمە بیرمان نەچێت ساڵانی ڕابردوو سەردەمانی ینی باپیرانمان سەردەمانی ڕابردوو جوولەکە هەبوو لێرە ینی جوولەکە یەکێک بووە لە هەرە پێکاتە و ینی ئاینزا بەهێزەکان کە لەم ناوچێ بوونی هەبوو و تا ڕادەیەکی ژانی زۆرێک لە جونگە ئەساسیەکانی ئەم بە تایبەتی شاری سلێمانیان بەدەستەوە کاگادان
ئەمە لە ڕێی کللتورەوە ڕاستە پەیڕەوی ئەم بابەتە کرا و مافی خۆیان درراوە بە حکمەوەی کە جەنابەت ینی پەرلەمانتار بووی پێشوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پەرلەمانی کوردستان یاساکانی کە دەرکراوە لە نێو پەرلەمانی کوردستان بۆ نمونە حەقی تەواوەتی داوە بە پێکاتە و ئاینزا جیاوازەکان کە مافی ئەو ئاینەی خۆیان بکەن و پەیڕەوی بکەن و پێکاتەیەشی وەکو جەنابەت ئاماژەت پێدا بە پلەیەک هەژمار بکرێن وەکو پێکاتەکانی دیکە ینی نەکرد لە یاسا لە دەسووری عێراقیشە ئەو مافدراوە ینی ئازادی عەقیدە لە دەسووری عێراقیەدان دانی پێنراوە کە مەخاڵێکی گرنگە ینی کاتە مادەیەکی دەستوری هەیە لە عێراقدا کە دان بە ئازادی عەقیدە و حڕێتی عەقیدە و مەبدە و ینی با بڵێن زەمیرەکات کە مەخاڵێکی گرنگە بەڵام ئەمە تەرجمەکردنی ینی تەرجمەکردنی ئەم شتانە ینی ئەمە قولەتە گەورەتانەی کە باسەکرێت زۆر جار کاڵێن بۆ نمونە پێکەوە ژیان و هەمومان خوشت و برایەکین هەمومان لەم نیشتیمانین هەمومان هاوڵاتی پلەیەکین کە وردیەکەیتەوە بۆ نمونە تۆ ینی لە سلێمانیە چەند ڕێگادەی مەسیحەکان کڵێسیان هەبێت چەند ڕێگادەی مەراسمەکان هەبێت چەند ڕێگادەی بە زەردەشتەکان شوێنی عیبادەتی خۆیان هەبێت چەند ڕێگادەی بۆ نمونە ئێزیدیەکان کە ممارەسەی ئەوانەی خۆیان بکەن لەمە تۆ تاقیکردنەوەی کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگا و بەرپرسەکانی کۆمەلگا لەم مۆزوعانە دەرەکەن لە خودی یاساکە نییە باشە یاسایەک هەیەوانە بەڵام جێبەجێکردنەکەیت و بۆ نمونەکە غوبنێکە کرێت زوڵمێکە کرێت لە پێکهاتەیە لە پێکاتەکان ینی شێک هەیە بەرامبەر بە ئافرەت بەکاردێنرێت یان لە هەندێک وڵاتە بەرامبەر پێکاتەکان بەوێت تەمیزی ئیجابی تەمیزی ئیجابی زۆر گرنگە لە مۆزوعە ینی لاکردنەوەی تۆ زۆری نیت مافی ئەوەت پێدراوە زۆری نیت و ممارەسەی زۆرینەی خۆت و تەمەتوع بە زۆرینەی خۆتەکەیت لە پەرلەمانە لە حکومەتە ناو کۆمەلگا ئەمانە بەڵام کەمایەتێک هەیە کە خۆی بڕیاری داوە بەو شێوەیە کە هەبووە ئەوها بژی بۆ شێوەیە کە قەناعەتی هەیەی بەو شێوەیە بێت تۆ چۆن تەمیزێکی ئیجابی بۆ ئەماکەی کە ڕێز لە پێکاتەکەی بگری ڕێز لە کەلتورەکەی بگری ڕێز لە مەکانەتەکەی بگری لە نێو کۆمەلگا و نێڵی زوڵمی لێ بکرێت و ئەگەر زوڵمی لێکرا بۆ نمونە ئەگەر زوڵمێک لە کەسێکی ئاسایی بکرێت تۆ ئەجرئاتی ترێ بەڵام ئەگەر زوڵمی لە پێکهاتەیە کرا و بەهۆی ئەوەی کە ئەندامی پێکهاتەکەی زوڵمی لێ بکرێت مەفروض وایە بۆ نمونە هەنگاوێکی سەریعتر و خێراترێت هەبێت بۆ چارەسەرێکی ترێت هەبێت بۆیە کێشەکە تەنها لە قانونە نییە بەڵکو کێشەکە لەوەیە کە چۆن ئەمە پیاداکرێت یانسە بۆ نمونە ئەمڕۆ باسی ئەویان کرد لەو دیدارە کوڵی خاڵ و ڕاستپادەی گرنگی بێت کە لە ئایندەدا ئەوێ ئیشی لەسەر بکرێت ئەوەی کە تۆ لە ڕۆی سوڵتەی قەزائیشەوە چۆن تۆ حاکمی تایبەتدانری بۆ ئەم پرسانە ێستا بۆ نمونە ئێمە ڕۆژنامەنووسی من جەنابەت ئەوەنیە حاکم قانون هەیە ئەوانە هەیە بۆ کاری ڕۆژنامەنووسیوانە ئێمە مەفروض وایە بۆ ئەمانەش بە هەمان شێوە نییە لە هەرێمی کوردستانە هیچ دادگایەک یاخود دادوەرێک بێت ینی من ناتوانم بڵێم زانیاریکی بوردی ئەوەم نیە هێشتا باشە پێ دوانیە کاگەدان ینی جیاکردنەوەیشی ئاوها ورد بۆ ئەم بابەتە تا ڕادەیەک تۆزێ جیاوازیشی گەورە دروستەکات من پێم وایە پێکەوەژیان قوڵترەکاتەوە و زەماناتی زیاتری پێدا ینی لە قسە دەریەکەی بە کردار ئەمە زۆر گرنگە ینی تۆ بەهێزکردنی پێکەوە ژیان و پێکەوە کارکردن زۆر گرنگ ئەدای تۆ ئێستا سێکار بە نمونەی مەسیحی بێنم مەسیحیەکان ینی بە هەموو مەزاهیبە جیاوازیەکانەوە پێکاتێکی گەورن لە ئاسی جیهانە ملیاری و ئەوەنە بەسەر تەنها کاسوەریکی ئەوانەیە ینی تۆ لە کوردستاندا پێکاتێک خۆشبەختانە پێکاتێکی واتەیە تۆ نمونەیەکی جوانی پێکەوە ژیان لەگەڵ ئەمانە بکەی ئەمە لەسەر وێنەی هەرێمە کرد لەسەر وێنەی کەسایەتی کوردیش ڕنگدانەوەیەکی زۆر ئیجابی هەیە لە ئاسی جیهانە ڕنگدانەوەیەکی ئیجابی گەورەی هەیە کە ئەم میلەتە سەرباری هەموو ئەو سڕینەوە و معانات و بەدبەختیەکان بکە بەسەری هاتووە بەڵام لەگەڵ پێکهاتەکانی ناو خۆیان هەوڵەدات بەو شێوەیە بژی و هەوڵەدات دەرگیان بۆ بکاتەوە ڕێگان بۆ بکاتەوە بەشدار بن لە هەموو پرسەکاندا یعنی ئەمە خاڵە ئاساسیەکە وەک باسم کرد لە سەرەتاوتم تەرجمەکردنی ئەم مەقولاتانە پێکەوە ژیان و تەعایش ومانە کە تەرجمەی بۆ یاسا بۆ کەلتورەکە بۆ ڕێزگرتن لەیەک بۆ تەقبولکردنی یەک بۆ ئەوەی حزوریان هەبێت ینی سە بۆ منە لە سلێمانیە کە بووە تا ئێستاکە لە ئەنجومەنی پارێزگا حزوریان هەیە بەیانی ئەگەر شارەوانیمان هەبێت ئەکید ئەبێت لە شارەکانە هەبێت لە پەرلەمانیشە بۆ خۆیان نوێنەرایەتیان هەیە نی تۆ هەنگاوت ناوە بەڵام ئەم بوو مەسیحەکانت ناوە پێکاتی تری گرنگت هەیە لە کۆمەلگای کوردستان چ زەرێک ئەەکەیت لەوەی کە تۆ بۆ نمونە ڕێگایەکی زیاتر بە کاکەیەکان بدەیت بە ئێزیەتەکان بدەیت بە زەردەشتەکان بدەیت بار ینی توێژێکی تر یان فێیەکی تر کە لە دوایە ینی کاگادان لە ناو پێکاتەکانیشە ئەم تا ڕادەیەک ناهاوسەنگیە هەبوو لە پێدانی مافەکانیان بۆ ممارەسەکردنی ئەو حەقە شەرعیانەی کە هەیەیان بۆکو ینی پێکاتێک لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا ئێمە بەڵێ هەیە من نامەوێت زۆر ئەوانە قوڵکەم بەڵام کە ئێمە لە لژەی لە سووری بووین کاتی خۆی بۆ ئەوەی پێکهاتەکانی کۆمەلگای کوردستان بنووسینەوە
يعني قسە لەسەرەوە بوو کاکە ئەم پێکهاتەیەکی ئەسیل نییە، ئەم پێکهاتەیەکی ئەسیلە، ینی قسە لەسەرەوە ناکرا ینی تو ناتوانانی بڕیار بدەیت، بڕیار ناتوانانی بڕیار دەلوەری کەسێک بڕیاری داوە کە ئەو مەزەبە دیاری کراوە بێت. تۆ ئەبێ بڵێ من وڵا ئەبێ مەزەبێک دانی پیانێم کە ئەبێ تەمەنی ئەوەندە ساڵ بێت و هەز ئەوە نەبێت و ئەبەن عاجز ینی کەسێک ئازادە، ینی بۆ نمونە کەسێکە ئازادە کە تەمەنی نوزجی هەیە بڕیار لەسەرەوەدا لەسەر چ مەزەبێک و ئاینیەکە یان لەسەر هیچ مەزەبێک و هیچ ئاینێک نییە، خۆی ئازادانە بڕیارەدا تۆ دەبێ ئەوە لە چوارچەوەی یاسا مافەکانی ئەو پارێزیت. تا باشە کەواتە ئەتوانین بڵین ینی یاساکانی هەرێمی کوردستان و دادگاکانی هەرێمی کوردستان و ینی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی هەرێمتەوە ئەنجومەنی وەزیران پەرلەمان دادوەری ئەمانە توانیویانە ئەم پێکەوە ژیانە دروست بن لە نێوان پێکاتە جیاوازەکانە یاخود نەخێرەوەی هەکە جەنابە دووتت تەنها قسەیە و لە چوارچێوەی دروستمێکا بەستیاوەتەوە تەنها قسە نییە ڕاستەکەی، ینی من قسەکەم لەسەر چییە؟ ینی جارە یەکەم خۆشبەختانە لە کوردستانە لە هەموو ڕووەکانەوە ئەوەیە لە هەموو دیوەکانیش دیوی پارتیۆ بیگرێت لە دیویەکەتی بگرە حتا حزب ئیسلامیەکانەوە بگرێت کۆمەڵ بگرێت یەکگرتوو بگرە، ینی ئەمانە تا حدێکی زۆر توانم بڵێم تێگەیشتێکی باش بۆ ماف و ئەوانەی پێکاتەکانی، ینی من لەبیرمە کە لە لەژێی دەستوری بووین برادێکی بەڕێزێکی یەکێ لە حزب ئیسلامیەکان بە خاتونێکی مەسیحی وتی کاکە مافەکانی خۆتان بنووسن من سەیری ناکەم و ئیمزایەکەم. ئەمە هەڵوێسێکی زۆر جوانە، ئەمە تعبیرێکی زۆر قوڵە لەوەی کە تەفەهومیەک هەیە ڕاستی جێگای دڵخۆشیە، ینی ئێمە ئیسلامیەکی ئامان هەیە بەم شێوەیە بەم ئەم درکە جوانەی هەیە بۆ پێکەوە ژیان و ئەو مۆزوعانە. قسەکەم لەسەرەوەیە کە ئەبێ گوێیان لێ بگریت، ینی ئەساسی مۆزوعەکەوەی گوێیان لێ بگریت. زانی منێکی لە معاناتەکانم کاک هاوڕێ 4 ساڵ ئێمە لە پەرلەمان بووین، ینی 11 کورسی کۆتا تورکمانوانە بوو، زۆر تەمەنامانە کرد ڕۆژێک کێشەیەکی یەکی لەو پێک هاتانە، ینی تورکمانەکان بڵێن کاکە ئێمە کێشەمان هەیە لە بەرەوەی تایتڵەکانی دوکانەکان بە تورکمانی نانووسێت یا بە تورکمانی ناتوانین بخوێنین یا مەسیحەکان بیانوتای ئێمە ینی ئەوتانی زوا بڵێن بەڵام نەیانەوت، ینی حەزمانە کرد لە بەرەوەی تۆ نوێنەری ئەو پێک هاتەیە ڕاستە تۆ لامان کاتە نوێنەری هەموو خەڵکی کوردستانیت بەدڵنیاییەوە، بەڵام دوجار نوێنەری پێک هاتەکەی خۆش چۆن ئێمە نوێنەری حزبێکی دیاریکراوە نوێنەری هاوڵاتیان و نوێنەری حزبێکی دیاریکراوین ئەوانی شوێنەری پێکاتێکی دیاریکراون کە معلومە معاناتی خۆیان هەیە قسەی خۆیان هەیە لەوانەیە کێشە و مەشاکل و ئەوانەی خۆیان هەبێت بۆیە ئەمە فڕۆزە ئەمە بەرجەسە بکرێتەوە. ئەم ئێمە ینی دیموکراسیت لە کوردستان و پێکەوەژیان لە کوردستان نابێت تەنها لەوە بێت کە تەنها ئیشراکی مەسیحیە بکەی بە وەزارەتێک یان تورکمانێ بکەی بە وەزیر، ئەمە شتێکی باشە، ئەمە شتێکی باشە لە ئاسی سەرۆکی هەرێمە تا خوار من هیچ نەنگێک لەوە نابێنم کەسێک لەو پێکهاتانە یا پیان و درێک کەمایەتیانە بەشدار بن لە بەڕێوەبردنی وڵاتە ئەکید هاوڵاتی پلەیەکەنەوە گفتوگۆی لەسەر ناکرێت، بەڵام لە هەمان کاتە ئەمە کافی نییە، تۆ دەبێت تێ بگەی گوێی لێ بگریت و ئەوانەکە هەنگاوەکەی ئێمە ئەوەیە، هەنگاوەکەی ئێمە بۆ ئەوی قوڵیکەینەوە پێکەوەژیان قوڵکەینەوە ئەبی گوێ لێ بگری بزانی داخوازەکانی ئەو چییە وردە معاناتی ئەو چییە لەسەر بۆ منە ئەمڕۆ نوێنەری بەڕێزێک نوێنەری مەسیحەکان کە باسی کرد زۆر اینە باسی ئەوەی کۆمەلگای کوردستان و بەتابەت کۆمەلگای سلێمانی چەند دڵکراون چەند ئەوەن چەند جۆرێک لە ئیندیماج وانە دروست بووە لە هەموو ڕوویەکەوە، بەڵام لە هەمان کاتە هەندێک کێشەوانە هەیە کە ئەمە ئەکرێت لە ئاسی ئەنجومەنی پارێزگا معالەجە بکرێت لە ئاسی ینی باوڵی هەرێمی کوردستان پێدوانیە لە ڕابردوودا ڕاستە بۆ منەوە مافەکانە بەم شێوازە ینی دراوە و تا ڕادەیەک دادپەروەریش پارێزراوە لە هەموو نێوانی هەموو پێکاتەکان، بەڵام ینی بە هۆکاری ینی کەم بایەخدان بە پێکاتە و نەتەوە جیاوازەکان یاخود ئاینزا جیاوازەکان وای کردووە کە ئەمانە بەرەو لە ناوچوون و ئینقیراز و کۆچکردن بچن لەم هەرێمەدا ئەمە هۆکار ینی بۆ ئەوەی کە ئەمانە بەرەو دەرەوە بڕۆن. خۆی لەوانەیە دراسێکی وردی بێت کۆچکردنی مەسیحەکان بەتایبەت لە کوردستانە، ینی کۆچ هەر لە کوردستانە بوو بە دیاردە جناب لە کۆتایی هەشتاکانە لە نەوەتەکانەوەمانە دیاردەیەکی گەورە بە شەپۆل بوو شەپۆلی کۆچوانەوە، بەڵام مەسیحەکان لە بەرەوەی احتیمال بەتایبەت مۆزوعی داعش ینی تەسیرێکی زۆری لەسەر پێگەی مەسیحەکان لەسەر سەری عێراق کرد، ئەو تونڕەوەیەکە لە بەغدا لە عێراق هەبوو، ئەمە تەسیری لەسەر کۆمەلگای مەسیحی کردووە زۆریش وای کرد کە ناچار بن بڕۆنە دەرەوە، لەوانەیە جۆرێک لە ئاسانکاری بۆ لەجووی مەسیحەکانیش بە هەمان شێوە ڕۆڵێکی هەبوو بێت کامانە کۆچکن بڵێ ینی لەوانەیە هۆکار زۆر بن، ینی هۆکاری گشتی کە هەموو خەڵکی کوردستان و ئەوانەی کە کۆچیانە کرد بۆ دەرەوە هەمووی بگرێتەوە، لە هەمان کاتیشە خۆشیان
جۆرێک لە ئیطمئنانیان نەبوو بێت ینی ئەم جاکاریە ئەم شەڕ دینیەی کە دروست بوو شەڕ مەزهبی کە دروست بوو لە بینی شیعە و سونە و لایەنەکانی کاریگەریکی زۆر زیاتری هەبووە هەرچەند ینی با بڵێن لە سلێمانیە تا خۆشبەختانە پریشکی بەرنەکەوت ئەم منتیقەیە بەو شێوەیە ینی ئەو تونڕۆیەوانە بەڵام ئیتر ئەو شەپۆلە بەردەوام بووە ئێستا دوو هەنگاوت هەیە هەنگاوی یەکەمی ئەوەیە کە چۆن لەگەڵ ئەم کۆمەلگایی کە ماوەتەوە ئێستا لێرانە ینی زمانەتێکی زیاتری پێدەی کە تۆ ئەمە نیشتیمانی خۆتەوە وڵاتی خۆتەوە ژنگێکی لەباری بۆ بڕخسێنی لە هەمان کاتیشدا تەواصل لەگەڵ ئەو مەسیحیانە ینی لەوانەیە ئەحساسێکی وامان لا دروست بێت کە ینی با بڵێن ڕەوەندی کوردیە ئەوانەیە پەیوەندیکی بەر پارتی بە لایەنەکانی خۆیەتی یەکێتی بە لایەنەکانی خۆێتی گۆڕان و لایەنەکانی تر لەگەڵ ئەی مەسیحەکان ینی زۆر گرنگە هەرێمی کوردستان بە حزبەکانی و بە مؤسساتەکان بە تایبەتیش بە پەرلەمان ینی دەرگای بکاتەوە بۆ گفتوگۆکردن و تەواصل لەگەڵ ئەو مەسیحانەی کە خەڵکی سلێمانی خەڵکی عینکاوان خەڵکی شوێنەکانی تر خەڵکی کۆیان یا تورکمانەکان یان هەموو پێکاتەکانی تر کە ئەمانە لە دەرەوەن ئێستاکە ڕەوەندێکی گرنگن بۆ کورد ڕەوەندێکی زۆر گرنگ تاقەیەکی زۆر گرنگ و گەورن و ئەمڕۆ هەسمان کرد لە ئینەکە باس کرا کە ئینتیمایەکی بەقوتیان شەیە بۆ شار و بۆ نیشتیمانی لێرە لەدایک بوون کاکە زیاتیان لێرەیە نیشتیمانەکان بێرەوە زۆر زیاتر ئەمە چۆن بتوانیت استثماری کەی چۆن بتوانیت بەهێزیکەی و ئەم تەواصل بکەی یعنی لەوانەیەکی لە ڕاستبەر گرنگەکانی ئێمە لەم سلسلە کۆڕانێکە یەکەن ئەوەیە کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سەرەکیەکان و پەرلەمانی کوردستان و ینی ئەو دەستگانی کە معنین بەم شتانە ئەبێ دەرگا بکەنەوە بۆ تەواصلکردن لەگەڵ ئەو ڕەوەندە مەسیحیە ئەو ڕەوەندە تورکمانەیە ئەو ڕەوەندەی ئێزیدیە یا ئەو ڕەوەندە زەردەشیە هەر کامیان کە لە دەرەوەن لە دەرەوەی کوردستان بەڵام جۆرێک لە ئینتیمایەکی نیشتیمانیان بۆ ئێرە هەیە ئەمە دو پرسیار لێ بکەم چکە نامێ زۆر کاتە بگرم جەنابەت ینی پابەندی بە کاتی شکە و بە موعیدی شکەوە ئێوە کەی کۆتاییانن بەوەی کە ئەم پانێڵانە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان ساز بکرێ کۆتایی پێبێ و دواتر ڕاستپاردەکان ئاراستەی چیەکەن بەڕاستی کاکادان بەڵێ ڕاستپاردەکان بڵێ ئاراستەی لەلایانی پەیوەندیدارێک چکە ئێمە هەر وەکو ڤیژن بەرناممان ئەوەیە کە هەموو ئیشەکەمان لە چوارچەوەی ینی با بڵێن ئەوەی کە پێوترێ پەیپەر یا پۆلیسی پەیپەر ینی وەرەقەیەک بێت لە چوارچەوەی ڕاستپاردە بێت حتا پرۆژه یاسایش لەگەڵ خەڵکی معنیە پرۆژه یاسایش ئامادەکەین ئەمە هەم بۆ حکوومەت بۆ ئەنجومەنە خۆجەیەکان ئەگەر لە ئایندەدا ئەگەر بکرێتەوە جارێکی تر هەڵبژاردن بکرێتەوە بە تایبەتیش بۆ پەرلەمانی کوردستان ینی چکە لایانی دەرکردنی یاساکان و ئەوانە یا حتا بڕیاریش پەرلەمانی کوردستانە ئێمە بەردەوامە بین لەسەر ئەوە تا ئەگەین بەو خاڵەی کە بتوانین گەڵاڵەیەکی باشی هەموو ئەو پرسانە بکەین و بتوانین لەگەڵ هەموو پێکاتەکانە دانیشین و گویان لێ بگرین و دواتر ئەمە بێت بە چوارچێوەیەکی یاسایی بوورە بۆ ئیش لەسەرکردنی بەڕێز عەدنان عوسمان سەرۆکی ڕێکخراوی ڤیژن کە لە بەرنامەی پانۆراما لەم بەشەی یەکەم لەگەڵ مامی زۆر سپاس بەخێرات سەرچاوەکان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێ گۆرەگرین دواتر لە بەشی دووەم گفتوگۆکەم لەگەڵ خاتو ئاوات بینەران تاوکات.
دووارە ساڵتان لێبێ بەردەوامین لە گفتوگۆکردنمان لەسەر پانێڵی ئاشتی و پێکەوژیانی نێوان پێکاتەکان کە لە سلەیمانی بەڕێوە چوو لە بەشی دووەم گفتوگۆکەم لەگەڵ خاتوواوەت حسامەدین تەیب نوێنەری زەردەشتیانی کوردستان و عێراق کە بە سوپاس و جەنابێت لە بەنامی پانۆراما لەگەڵمان بەخێر بێت. سپاس بۆ تەلەڤیزیۆنە جوانەکە کە ماڵی هەموو کوردستانیانە سەرچاومانەتی خۆشحاڵی. ئەم پانێڵە تابەن گرنگە لەگەڵ کاک عەدنان پێم وابی جۆت لە گفتوگۆکانمان بوو، ینی ئاماژەمان بە کۆمەڵی خاڵی گرنگدا لە پێکەوژیانی ئاشتیانی نێوان پێکاتەکان لە هەرێمی کوردستان. جەنابی شلوک و نوێنەری یەکێک لە پێکاتە و ئاینزا جیاوازەکان لە هەرێمی کوردستان ڕێخستنی ئەم جۆرە پانێڵ و کۆبوونەوانە کە بۆ قسە و باسکردن بێ لەسەر مافی پێکاتە و ئاینزا جیاوازەکان چۆن هەڵەسەنگێنی خاتووە؟ هەر وەکو یەکەم پرسیار کە جەنابێت لە کاک عیمادێ کرد کاک عەدنانە کرد ببوورە هیچ کات بۆ ئەو جۆرە کۆنفرانس و مؤتەمەرانە درەنگ نییە. یعنی هەموو کاتی خۆیەتی لەبەرەوەی پێکاتەکان کێشەیان زۆرە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە کوردستانیش کوردستان لانەیەکە بۆ هەموو پێکاتەکان شەرت نییە تەنها پێکاتە دینیەکان بێ بەڵکو پێکاتە نەتەوەییەکانیشە ئێمە دینی و نەتەوەییمان هەیە لە کوردستان تورکمانەژی عەرەبەژیتن چەرکەزەژی ئەرمەنی ئەژیت زۆر نەتەوەی فارسەژی ینی زۆر نەتەوەی تریژەژی بۆیە ئەگەر تۆ سەیری ئەگەر جەنابە سەیری خەریتەی کوردستانکەی کوردستان یەکەم مۆزەخانەیەکە لەسەر ڕووی زەمین کە شوێنەواری هەموو دینەکانی تایە و زۆربەی پێکاتەکانی شوێنەواریان تایە و زۆربەی پێغەمبەرەکانی ژیان پیان ڕۆیشتون یان لێی ژیاون ویان لێی مختەفی بوون یان لێی مختەفی بوون وەکو آخر پێغەمبەر کە پێغەمبەری بەهایەکانە وەکو یەکەم پێغەمبەر کە پێغەمبەر ئەبراهامە و هەروەها پێغەمبەر نوح کە باسیەکەن سەفینەکەی نوح لە چیای جوودی کە ئەویش کوردستانە لەبەرەوە مێژوویەکی زۆر دێرینی دینی لە کوردستان هەیە و هەروەها مێژوویەکی نەتەوەییش لە کوردستان هەیە و مێژوویەکی جوغرافیای دینیش لە کوردستان هەیە بۆیە ینی ئەگەر ئەوەی لە کوردستان بوو لە هەر شارێکی کە بووە نانەتوانی بۆ شێوەیە بژین پێکاتەکان بەڵکو تووشی کێشەی زۆرە بوون بەڵام پێت وایە ئەو مێژووە و ئەو ڕەگوڕیشە دێرینەی کە هەیە لە ناوچەکانی کوردستان با من جارێ نەڵێن هەرێمی کوردستان چکەوەی کە لە ڕابردوو هەبووە ناوچێکی بەرفراوان بوو و سەرجەم پێکاتە و ئاینزاکان تایە ژیاون ئەم ڕەگوڕیشەی پێت وایە هەر لە دێرینەوە لە مێژووە و سەری هەڵداوە بۆیە بەم شێوازەیە سەبەردەوامە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ چکە ئێمە شوێنەوارەکان پێمانەڵێت کە ئەمە لانەی هەموو ئاینەکان بۆ ئێرە لانەی ئێستش سەیری شوێنەوارەکانمان کە شاخەکانمان کە ناوی گوندەکانمان کە ناوی دیەکان کە ناوی مرۆڤەکان کە سەیری هەڵس و کەوت و ئەخلاقی کوردەواری کە ئێمە نەیارەکانمان پێمانەڵێ کورد تەنانەت ڕقی لە دژمنی خۆشی نابێتەوە ئەمە خۆمان بە خۆمان ناڵین ئەمە نەیارەکان پێمانەڵێ یعنی سەیری کە بۆ نمونە کە ئێمە لەم عەسڕەیە ئەژین وانە لە بەغاچیان لێ نەکردین بە ئەنفال و بە کیمێ بەڵام ئێستا ئەوان هەمویان هاتوون پەنایان بردو بۆ ئێرە بۆ لەبەری کە لێرە ئازادی هەیە لێرە پێکەوە ژیان هەیە لێرە مافی مرۆڤ هەیە ینی مافی مرۆڤ تەنها بەڵێ مافی مرۆڤ و مافی ژینگەش چکە ئێمە گەر نتوانین لە ژینگەیەکی سەلیمە بژین ناتوانین بە یەکیشەوە تەعامل بکەین و بە یەکەوە بە ئاشتیانە بژین چکە هەر کاتێک ژینگە سەلیم نەبوو ئەو کاتە نەخۆشی و با بڵاو بێتەوە بەڵێ پێ دوایە وەکو زەردەشتیان کە لێرە ینی ئێوە یەکێکن لە ئاینزا جیاوازەکان لە هەرێمی کوردستان مافەکانتان پارێزراو بوو و توانیوتانە ینی ئەو چۆنەڵەی ڕێو ڕسم ئاینی و ئەو عەقیدە و بیر و باوەڕی کە هەتان بوو وەکو خۆی پەیڕەوی بکەن لە نێوان پەیڕەوانتانە؟ ئەو پرسیارەی جەنابەت ئێمە ئەتوانین بکەین بە دوو بەشەوە بەشێکیان کە باسیەکەی ئێمە لە سلەیمانی ئەژین وەکو زەردەشەکانی سلەیمانی لە سلەیمانی ئاسایشێک ئەمنیەتێکی زۆر زۆر ڕەوامان هەیە یعنی بەبێ ترس معبەتمان هەیە دوو معبەت مەسەلەن سێ چوار ڕێکخرا و پێنج شەش ڕێکخراومان هەیە سەرای زەردەشتیانمان هەیە ئەنجومەنی باڵای زەردەشتیانی کوردستانمان هەیە کۆنتاکتێکی باشمان لەگەڵ هەموو دینەکان هەیە بە تایبەتی لەگەڵ دینە زۆرینەکە کە موسڵمانن لەگەڵ مامۆستا و مەلا بەڕێزەکان یعنی ئەلێرەیە لە بەشی یەکەمە ئێمە هیچ کێشەیەکمان نییە بە تایبەتی ئاسایشی سلەیمانی و دووەم سلەیمانی یەک تەبیعەتی ئەزانین کە ئەمە شاری هەڵمەت و قوربانی و پایتەختی ڕۆژنبیریە بەڵام تەبیعەتێکی شاسی هەیە کە بە نەفەسێکی حزبی کار ناکا سلەیمانی ئەمە زۆر زۆر گرنگە مرۆڤ بوون لە پێش هەموو شتێکەوە دانێ بەڕاستی جاوەیەکی گەستا خلەوانێ بە من بڵێ سەیواری چێتیەکەی خۆمە خەڵکی سەیواری نی بەڵام من لە سلەیمانی گەورە بووم من کۆیم بەڵام لە سلەیمانی گەورە بووم هەستەکەم سلەیمانی ڕێزم تاوان کۆیە دڵمە سلەیمانی ڕۆحمە
بۆیە سەیمانی زۆر ڕێزە مرۆڤەگرێ و خۆشم هەر خۆشەویستیم بۆ سەیمانی وای کرد کە لە دەروەوەی وڵات بگەڕێمەوە لێرە بژیم ئەمە یەکەم دووەم کە بینە سەر بەهر دۆخەکەی تر ئەوەی کە وتم ئەیکەین بە دوو بەشە پرسیارەکەی جەنابە بەشی دووەمی طبعا ئێمە نەمانەتوانی بڵین کە زەردەشتین و هیچ ڕێکخراوی کشمان نەبوو ئەگە بەدزیەوە شتێکمان بکرد بایە لە کوردستان بە شێوەیەکی گشتی لە کوردستان نەمان ئەوێرا چونکە ئەو فترەی بڵێ حەزبی بەعز بوو دوایی سەدام ڕۆیژ دوایی ئەم داعش پیا بوو توندڕەوەکانی وەکو جنوودی ئیسلام و ئەڵقاعیدە و ئەوانە پیا بوو بەڵام لە 2000 کە یاسای ژمارە 5 ساڵی 2015 دەرچوو ئەو یاسای ئازادی ئاینی یاسای پێکاتەکان کە هەموو پێکاتەکان بۆیان هەیە نوێنەرایەتیان هەبێ لە حکوومەت پێکاتەکان بۆیان هەیە معبەدیان هەبێت قوسی خۆیان کەنیتر ینی بەشداری سیاستکەتان چەسپا بە یاسای کاتە ڕێگرەکانتان نەما ترسەکەمان نەما ئەوە بوو کە ئێمە بۆ یەکەم جار ڕێکخراوێکمان دانا دوایی چون کتابمان پێشکەشی وەزارەتی ئەوقاف کرد دوایی هەرسێ سەرۆکایەتێکە ئیمزایی لەسەر داواکاریەکانمان کرد بەڵام کێشەکە لێرەیە ئەگەر هەڕەمێک بێنین کێشەکەەوەی یاسای ژمارە 5 لایەزار لەسەر و لە تۆپەکەیە لەسەر و هەڕەمەکەی خۆی بێ و یاسای بێتە خوارەوە نە بەڵام بەڵێ بە هەموو دام و دەستگاکان بگرێتەوە مافەکان بگرێتەوە بۆ نمونە ئێمە ویسمان کە معبەدێ بکەینەوە و وعدیان پیاین برادرانی دەرەوە کە دۆنیشن کۆکەنەوە ئەوە معبەدەکە دروستکەین بەڵام داوامان کرد کە پارچەی ئەرزمان بەرێ 500 متر باشە هەرچەنێ بێ ینی معبەدێک دروستکەینی تر میوانیە دەوکاتە گەورەکانی زەردەشتیانی جیهانیان پارسەکانیان فارسەکان ئەمانە زۆر گرنگە بەڵێ ئێمە ئێستا بیان هێنینە کوێ ئێمە خۆمان لەسەر گیرفان خۆمان کارەکەین بەڵێوانی دینی مەسیحی شوێنتان نییە مسلمانان مزگەوتان نییە نەخێریمان ڕێگریتان لێکرا بەوەی کە ئەم بابەتی خۆتان جێبەجێ بکەن بەتەواویکەم وەڵامەکە لەوەیە کاتێک کە ئێمە نامەمان نووسی بردمان چوین بۆ چ پێڵێن ئەوەی ئەرزە و مەرزە لە هەولێر چوین بەڵێ شارەوانی هەولێر کتابەکە چەند جار چوین وەرە 6 ساڵ نەبوو لە سەیمانی کتابەکە آخر مەرحەلە وتیان بڕۆ بۆ تاسوجە لەوێ عەرزەیەک هەیە بیبە تر ژنەکە سەیری کردی بابامە ئاگر پەرستەکانە کاکە دینی زەردەشتی دینێکی کوردی ئاریا نییە ئەوە 4000 ساڵ پێشم ڕۆ زەردەشت خوای دۆزیێتەوە لە خوایەکەیە وە کورد لە ژیانی حەزەکەم بینەرە ئازەکانی کورساتی خۆشەویست گیان لەوە بێ کورد لە ژیانی شتێکی نەپەرستووە کە بەدەستی خۆی دروستی کرد بێ لە ژیانی پێشەوەی کە خوش بدۆزێتەوە پێشەوەی کە خوش بزانن هەیەوەنە یان ڕۆژە یان مانگ و ئەستێرێ شتێک کە دەستکردی خوا بڵێ کە دەست کە ئەوی شەرخوا دروستی کردووە قەت بەڵام یعنی ئێمە سەیریکە 4000 ساڵی ئێمە خوامان ناسیوە 4000 ساڵ ئەنجە بزانە مێشکی کورد چەند گرنگ بووە 4000 ساڵ پێش ئێستا تۆ بڵێ کە خوایەکەی خاڵقە خوا خاڵقە یەکێ عقلە ئەوە عقلێک ئەم سیستەمەی دروست کردووە بەدڵنیایی یعنی ئەگەر عقلێک نەبێ ئەم سیستەمە بەڕێوە ناچێت باشە کەواتە من خوا لێرە پرسیارێک بەڵانی خاتوەوە ئەوەی کە جەنابە دامەژەی پێدی ئەوە تا بەپی یاسا هەیە و مافی هەموو پێکاتەوە ئاینزا جیاوازەکان دەبێت بەم شێوەیە پەیڕەو بکرێ و مافی کەس بەسەر کەسەوە نەبێ و مافی کەسیش نەخورێ کەسی ژیانی چۆنەڵی دەستدرێژی و هێرش نەکاتە سەر یەکێک لە دینە جیاوازەکانی دیکە کە لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام تا چەندە هۆشیاری تاک لە نێو کۆمەڵگە گرنگە بۆ ئەم بابەتی ئێوە بەڕاستی بۆ نمونە منێکی تاک کە کوردم کە موسڵمانم بە چاوێکی دژ نەڕوانمە زەردەشتیە کە ئاواتخان زەردەشتیە و ئەو کەسەی کە جەنابە دەڵێ بۆ شێوازە مامەڵی کردووە لەگەڵ ئێمە پێ دوایە ئەمە هۆشیاری تاکەکەی وای لێ کردووە کە زۆر شارەزانە بێت لە تۆیەکی زەردەشتی تاوانی کەسی کە نەبێ پێ دووا بێ لەمەیە طبعا تاوانی کەسی تری تایە ئەمە یەکەم تاوانی ئەوەی تیا کە تۆ ئەو یاسایە دەرکردەوە لە یازار لە تۆپەکە ماوەتەوە تۆ بە ئەو یاسایە وەرکشۆپی بۆ بکەیت هەموو مدیر عامەکان بێنی کۆیان کەیتەوە مدیر عامەکان بڕۆنەوە دائیرەکانیان ئەوان دیسانەوە وەرکشۆپ بکەن بە ئەندامەکانیان ئیتر بەو شێوەیە بڵاوە بێتەوە نیە ئەمە یەکەم دووەم تاوانی دووەمی ژەوەیە مەسەرەن لە منهجەکان منهجتا ئێستا منهجێکی وانە نووسراوە کە خەڵک فێر بکەن وەنیە لە پەروەردە بەڵێ سێ میدیا دەورێکی سوۆشیال میدیا دەورێکی زۆر گرنگی هەیە سوۆشیال میدیا کەشمان وەکو خۆی نییە بەڕاستی وەکو پێویست نییە چکە سوۆشیال میدیا جێتە گیرفانی تەنانەت مناڵێکیشەوە چوارەم لە ڕەوزەوە ئەبێ لە ڕەوزەوە ینی فێری پێکەوە ژیان بکرێن نەڵێ ئایا تۆ ینی کوردی یان عەربی یان دینەکە چیە بەڵێ سەی کە ئێمە چینە ئەوروپاوە نیە لە ئەوروپا یەک زمان هەیە من لە لەندەن بووم یەک زمان هەبوو
زمانی ئینگلیزی تۆ لندن پێڵێن ئومەت الأمم دایکی هەموو نەتەوەکانی جیهان وەنا لە لندن وای پێڵێن بەڵام یەک زمانە زمانی ئینگلیزیە بەڵام نەتەوەکانی تر دەتوانن لە ماڵەوە یان لە بڵێ یعنی وەنیە بڵێ مرکزەکانیان لە وەکو چۆن سەنتەری گەنجانمان هەیە لەو شوێن ئەتوانن دەرسەکان بڵێنەوە زمانی خۆیان فێر بن قەدەغە نییە وەڵەندە عینەن شت ئەتوانێرشتان لێ قەدەغە کراوە بڵێ بەڵێ زۆر جار ئێمە کە چالاکیەکەین بانەکرێن کە ئەڵێن ئەمە شعوری برا مسلمانەکان ئازارە درێت نابێ ئەوە بکەن ینی ئەمە بەڕاستی ئێمە باشە ئێوە ینی لە دینەکەتانە کۆمەڵە شت هەیە کە ئەبێ مراعاتی ینی خوشک و براکانی کێ بکەی لە دینە جیاوازەکان ئێوە هیچ شتێک بووە کە لە دینەکەتانە کە ئەوانی پێبرینە نه ئەڵێ نابێ هیچ چالاکی تام هەبێ هەندێک کەسوا ئەڵێن ئەمە یەکەم دووەم ئێمە بە چاوێکی مرۆڤ سەیری هەموو گیانەکەین چونکە زەردەژ وای فێر کردوین کە مرۆڤ بوون لە هەموو شتێک گەورەترە ئەگە مرۆڤ نەبێت سوودی دین و سوودی وڵات نابێت فەرزکە مرۆڤ نییە تۆ دینە بۆ چییە وڵاتە بۆ چییە سوودیان چیەوە نیە کەواتە مرۆڤ لە هەموو شتێک گرنگترە وە جوانترین دیاری کە خوددا پێشکەشی بە مرۆڤەکان کردبێتن ئازادیە بۆیە دەڵێت کە نابێ ئازادی لە هیچ مرۆڤێک زەوت بکرێت ئەمە دووەم بەڵام طبعاً ئازادی نتاقی خۆی هەیە عادەتی خۆی هەیە بەڵێ بەڵێ ئازادیمان هەیە بەڵام توانن ینی پەیڕۆی مشتێکی خۆتان بەڵێ بەس کێشەکەی ئێمە ئەزانی لە سلەیمانی بەڵێ ئێمە لە سلەیمانی لە هەموو شوێنێک زیاتر ئازادیمانێت چکە ئێمە بەس لە سلەیمانی معبەد و ڕێکخراومانیە لە هیچ شارێک بەڵێ دوو معبەدمان هەیە بەڵێ دوو پەرستگامان هەیە بەس ئەوی ژوورێکە لە ناو ڕێکخراوەکە ڕێگەیان ناوە بەڵێ خاتونەی شارەوانی نەبوو توێتی دەلای بامەچی نه ئەوەی شارەوانی ئێمە ویسمە عەرزەیەک وەرگرین وتیان ئێمە بۆتانەکەین بە پەرستگا ئاتەشگا بڵێ وەنە بەڵام بەداخەوە ئەمە 10 ساڵە هەوڵەدەین بەڵێ ئاتەشگە چووکە ئێمە بۆ فێربوون زیاتر بک ئەگەر تۆ ئەتوێت خوا پەرستی بڕۆ لەو سروشتە بیپەرستە لەو سروشتە کۆنتاکە لەگەڵی چ پێویستەکە تۆ لە بینی 4 ژوور و سەقفێکە حادیسێکە بەڵام ئێمە بۆ ڕۆشنبیری ئێمە دەرساڵینەوە ئێمە ینی مەلا هاتووە دەرسی وتۆتەوە مەسیح قەشە هاتۆ دەرسی وتۆتەوە مڕور هاتۆ دەرسی وتۆتەوە دکتۆر هاتۆ دەرسی وتۆتەوە ئێمە بۆ فێربوون بۆ سەقافەت بۆ تێگەیشتن بۆ گەڕانەوەی عادات و تەقالید و کەلتورەکەمان ئێمە ئەوەمانەیە بۆ توقوسەکان مەسەلەن مارەکردنە مەسەلەن مردنە مەسەلەن ناو تەعمیمە بوونە زەردەشتی پشتیانە بەسی ئەوانە ئەکەین بەڵێ ئەنجا شتێکی کە هەیە حەزەکەم باسی کەم باسی ئازادی ئاینی ئەەکەین وەنە باسی پێکهاتەکانەکەین وەنە باشە ئەگەر من یەکێک لەسەر زەواجی زەردەشتی یان لەسەر بەهایی یان لەسەر کاکەیی بتوێ مارەکرێ محکەمە نایکات نایکات نەخێر من تەنانەت یەکێک لە ئێمە ژۆ بوو چکڵ دادگاکان و دادوەرەکان هاوکار نین بۆ نە هاوکار نین مامۆستاهش هەندی مامۆستاش هاوکار نییە بڵێ بۆ ئێمە کاک مەریوانمان هەبوو مناڵەکەی وتی من زەردەشتیم ناچم مامۆستاکە لێیدا بوو زلێکی لێدا بوو ئەویش بە گریان هاتبەوە ئیتر چوو بوو تبووی کاکەوەتە لە بتاقەکە چی پێڵە کارتی نیشتیمانەکە هیچ دینی لەسەر نییە وتی نا بڕۆ ئیسیمارەکەم بۆ بێنە لە ئیسیمارەکە دینی لەسەرە لە ئیسیمارەکەش نانووسن زەردەشتی یەکەم ناڵیژە بێت لە خستخانە نانووسن لە کارتی نیشتیمانەکەتان ینی چی نووسراوە مسلمان نووسراوە ناینووسن ناشی گۆڕن ناینووسن باشە ئەگەر موسڵمان نووسرا بێت ینی بە پێی عەقیدەی و عەقیدەی خۆتان نەگۆڕیەوە بۆ دینی زەردەشتی سەیریکە تەنها کورد ئەتوانم بڵێم کە عەقیدەی خۆی ناگۆڕێ بۆ چکە کورد خۆمان نەزانین کە چۆن بۆ بە موسڵمان چۆن هەویەکانیان گۆڕیوین وەنە کێ ئەوێرە لە زمانی سەداما بڵێ کە من زەردەشتیم وەڵا بە تافەوە ئەعدامەکران دراوسەکانیشی لەگەڵ بەس بە ئەو تاوکەم ببوورە کاکە هاوڕێ ینی ئەمە تەنها کورد نەبێت چکە بە زۆر کراوە یعنی دینەکەی لێ سندراوە تەنها کورد نەبێت دینی خۆی نەگۆڕی ئەگەر بگەڕێتەوە سەر دینی خۆی ئەڵێ گیاچێتەوە سەر بنجی خۆی ئاوە گەڕێتەوە سەر هینی خۆی ڕێڕەوی خۆی وە نیە ئێمەش بە هەمان شێوە بەڵێ 4000 ساڵ پێش ئەمڕۆ دینی زەردەشت هەموو کورد زەردەشتی بوو دوایی تر بەو شێوەیە غەزەوات هات و شەڕ و ئەوانە قانون ئێوە دینەکەتان چەسپاوە نەخێر ئەنجا با یەکشتی تریش هەیە لە محکەمە ئێمە دوو کەسمان چوو زەواج بکەن لە محکەمە
مەلاکە خازیەکە ببوورە داوای لێبوردنەکەم لی تووڕە بوو جنێوی پیان و بوو بە شەڕیان و دەریکردن حاکمەکە و ئیتر ئەوتی زەردەشتی چی و بڕۆ و نازانم چی و کردی بەهرا و لەسەر مسڵماویشت بووی نا ئێمە هەر لەسەر زەردەشتی ینی کردبووی بەهرا. باشە ئێوە هەڵتان نەیەوە لە ڕێی کۆمەلگا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە لە ڕێکخراوە ینی NGOکانەوە لە ناو خۆدا لە ڕێی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ڕێی خۆتانەوە لە ڕێی پەرلەمانتاران و لایەنە سیاسیەکانەوە کە بتوانن ئەم مافەی خۆتان وەکو زەردەشتیان وەکو پێکاتەکانی کە وەکو ئاینزاکانی دیکە لە یاساکان یاریێمی کوردستانە بچەسپێنن. تەنها کێشەی زەردەشتی نییە ئەوە بەهایەکانەمان کێشەیە بەهایەکان لە ساڵی هەفتاکانەوە هەمری ئەدامیان دەرچوە ئەوەی کە یارمەتیشیان بابێ دەتا ئێستا و قانونە نەگۆڕە کاکەیەکان بڵێ کاکەیەکان هەمان شێوەن مەسەلەن ئێستا کێ ئەتوانێ بڵێ من جووم طبعاً جووەکان زۆر پێیان ناخۆشە پێیان بڵێ جوولەکە وەکو ینی پێران ناخۆ ینی مع احتراماتم بۆ جووەکان لەگە ڕێزم بۆیان ینی بچووکردنەوەیە بۆیان لەبەرەوە ئەبێ بڵێ جووەکان نابێ بڵێ جوولەکە لەبەرەوە بێ بڵێ جووەکان جوولەکە وەکەوەی کە تووڕێیان کە ینی شتێکی وایە باش نییە. طبعاً جووەکان عینەن شت کێوێرە بچێ بڵێ وەڵا کاکەوەرە من لەسەر یاسای جووەکان وەنیە ئەوە هەر کاریسە دروستەوێ لەبەرەوە ئێمە طبعاً سپاسی با بگەڕێنە سەرەوە داوا هیوادارم کە بتوانین لە هەویەکانمان بنووسێزەوە هیوادارم کە بتوانین معبەدێکمان هەبێتن لەم خانوانە ڕۆژەوچینەکە زۆرە. وڵی حتا ئەو کێشەیەشمان هەیە مەسەن برادێکمان مۆسیقایە فرۆشت باشە زەردەشتی بوو بەڵێ زەردەشتی بوو یەکەم کەسیش بوو بڵێ کەفەی زەردەشتی دانا کەس نەچوو بۆ دوکانەکەی ساڵێ 2 ساڵ پێم وایە هەمووی کۆن بوو مۆسیقاکانی دوای 2 ڕۆژ چوو نێژی کرد دوکانەکەی پڕ بووە. يعني حتى لبزنسيشا أو ها جورة بوا يعني براسي وای لێک بێنەوە بۆ نمونەشکە بەڕاستی ینی پەیڕەوانی دینی ئیسلام ینی زۆرن و ئەوانیش هاوکارتانن و خوشکوبراتانن من زۆر خۆشمەوێن ینی دانیان ناوە بە مافەکانی ئێوەی ئەگەر بە یاسا و قانونیش نەبێ بەڵام لە ڕۆ کۆمەڵایەتی و لە ڕووە ینی چۆنەڵی پێکەوە ژیانەکەەوە ینی دانیان ناوە ئێمە کاکاوڕێ ئێمە سپاسیانەکەین چکە ئەوان زۆرینن بەڕاستی و ئەوان ڕێزمان لێگرن و ئەوان ناڵن کەس ئیهامنەمان بکاتن کەس ینی دەستڕێژی بکاتە سەر دینەکە ئەوانە بەعکسەوە ئەگەر خۆشەویستی ئەوان بۆ پێکەوە ژیان نەبووە ئێمە نەمانەتوانی وا بە ئازادانە مارەسەی قوسەکانمان بکەین گرنگەوەی لێسادای و ممارەسەی قوسەکانتان بێ ئەوەی هیچ فشارێکان بێ ئەوەی هیچ فشارێک و ئاسایی زۆر جار کە دوو کەس بە یا زۆر هاتچۆ بکات تەلەفۆنەکەن ئەچن بۆیان بەڵێ طبعاً بەتاکید بۆیە من ئەڵێم بەڕاستی زۆر سپاسی ئاسایشی سەیمانیەکەم و هەروەها زۆر سپاسی کاقوبادیشەکەم و دادشاناس ئەمانەش زۆر ئاگیان لێمانە کێشەیەک بێتن یەکسەر بە پەیوەندی ئەکرێت و حەلەکرێ کێشەکە من سپاسیانەکەم و سپاسی کورساتەکەم بانش بێ بە مجاملە چووکە کە مەڕاستیمانە بێت تەلەفۆنەکە بێ ئەوەی بڵێ چییە چی نییە کامیڕەکانیان حازرە ئەوە نەک تەنها بۆ ئێمە بۆ هەموو دینەکان و نەتەوەکان بەڕاستی ئەمە زۆر زۆر مهمە کە لە کورساتایی بینین دەستخۆشییان لەکەین و ئیتر سپاسی هەموو لایەکەکەم و ئەگەر ماوە زۆر شت هەیە بڵێم وەڵی کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایە وەڵی بیزەبە چکە ینی جەنابەت و مامۆستا عەدنان ینی پڕ قسە بوون بەڵێ مامۆستا عەدنان قسەکانی من تەئید یەکەم و ئەو کۆنفرانسەی کە کردیان ڕێکخراوی ئەوە دامەزاوەی ڤیژن فاوندیشن بەڕاستی زۆر زۆر گرنگ بوو ئێستا کاتێتی ئەزانی بۆ لەبەرەوەی کە ئێستا حکوومەت تەشکیلەکرێت و ئێمەش مافمان بەڕاستی حەقا هەشت کورسی دانێن لە پەرلەمان ئەم هەشت کورسیە بۆ هەشت پێکاتەکان تێگەی و هەروەها حەقە یینمان بنێ تاقیکەنەوە کە بزانن ئێمە چۆن ئیشەکەین چۆن ئیش ناکەین بەڵێ هیوادارین سەریکە لە چوون بۆ ئیرانشا شارێکە وەکو هەولێر یان وەکو سلەیمانی لەسەر بەحری بڵێ دووبەی ینی بەرامبەر دووبەیە بۆ بەرەو تۆسێک لە خواردرە لە هیندستان لەو شارە یەکەم شارە فەقیری تیانە یەکەم شارە ئاژەڵی سەرجادەی تیانە یەکەم شارە یەک دەرزی یەک شت نبینی لە سەرجادە حتا ئەو فەقیرانەی کە سەر بەوێژنین جێگایان بۆ کرێت و یەکەم شارە هەموو ساڵێک یەکەمەکانی تیا یەکەم شارە هەموو ساڵێک دەرەجە عالیە یعنی زۆر ڕئیس وزەرا ئەوە زەردەشتین. دووبارە من زۆر سپاس دەکەم خاتو حسامەدین طەیب نوێنەری زەردەشتیانی کوردستان و عێراق کە لە بەرنامەی پانۆراما میوانمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز سەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.